ئەچمە لای میوانەکەم ئەم جاریان باسی ماتۆر ناکەم، باسی بەفر و باران و پاراستنی سەرچاوەکانی ئاو دەکەین کاویش بەڕێز دکتۆر ژینۆ خالید سەرۆکی بەشی زانستە ژینگەیەکانە. زۆر بەخێربی. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. باران و بەفر ئەبارێ و دەیبینین و ئێوەش وەکو ئەو کەسە ئەکادمیانی زۆر لە بابەتەکەیە گفتوگۆتانەیە و قسە دەکەن و توێژینەوەتانەیە ڕەنگە جێ دڵخۆشی بێ سەرچاوەکانی ئەو ببژێنەوە. ساڵێکی وشکە ساڵیمان تێپەڕان. ئەم ساڵ دەبینین بارانێکی باشباریەوە. دروستترین ڕێگا بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم بارانە زۆرەیە چییە؟ بەڵێ سەرەتا دەستان خۆش بێت. بەڕاستی بابەتێکی جوانتان ورژان و لە کاتێکی زۆر باشیشە چکە هەمومان دڵخۆشین بە بوونی بارانەکان، بەڵام تێپەڕاندنی وشکە ساڵی بە بارانبارین تێپەڕ بوونی دەستنیشان ناکرێت. بۆیە لەگەڵیا ئەم جۆرە پرۆگرامانە و هۆشیاری تاکەکان و لایەنی بەرپرسان و حکوومەت و پلانی استراتیژی بۆ گلدانەوەی ئەم بڕە ئاوەی کە ئەبارەیە بۆ گلدانەوەی ئەم بەفری کە ئەبێت ئەمە کاریگەریکی تایبەتی هەیە بۆی کێم بڵێن دۆخی وشکە ساڵیمان تێپەڕانەوە. چکەمە کە ئێستا ئێمای بینین بەمە ناوترێ وشکە ساڵی تێپەڕیوە، بەڵکو ئەتوانین بڵێن باران باریوە کە تۆزێک بڵێن ناوچە وشکەکانمان ئەوانەی کاریگەری زۆری وشکە ساڵیان لەسەر بۆ تۆزە بژاونەتەوە، بەڵام ئەمە مانای وانە ئیتر ئێمە تاو پشت بینەوە و بارانمان بۆ باریوە و ساڵێکە لە هاوینە هەموو شتێک تەواوە و ئێمە چارەسەرەکانمان لەبەردەستە. بۆیە زۆر گرنگە ئێستا ئێمە دەست بکەین بۆ پلانانی کە ئەمانەوێت جێبەجێ بکەین. دروستترین پلان بۆی جێبەجێ بکرێت چییە؟ بەڕاستی لە ئێستا زۆر گرنگە ئێمە پلانێکی وامان هەبێ بۆ کۆکردنەوەی ئەم ئاوەی باراناوەی کە ئەبارێت، چکە یەکێک لەو گۆڕانکاریانی کەش و هەواکە ڕوو ئەیات کاتێک کە بارانە بارێ ئەم جۆرە بارانانە یەکسەر ئەبن بەلافاو لەبەری خاکەکە زۆر وشک بۆتەوە تونند و تۆڵی تیانەماوە کە بارانەکەشە بارێن نمە نییە سەرەتاو لە کاتی خوا دەست پێ بکە لە ناکاو بڕێکی زۆر باران بە تەوژمێکی زۆر ئەبێتە هۆکاری ڕاماڵین و لافا و ئەم کارەساتە ژینگیانی کە بەدوای خۆیان ئەهێنێ. بۆیە زۆر گرنگە پلانێکی وامان هەبێ بۆ کۆکردنەوەی ئەم بڕە ئاوانە لەو ناوچانەی کە ئەتوانین ئێمە کۆگای ئاوی تیا دروستکەین. بۆچی کۆی کەینەوە؟ لەبەری کە ئێمە پێویستمان پێێتی لە وەرزی هاوینە کە باران نییە کە سەرچاوی ئاومان کەم بێتەوە بەکاری بینەوە بۆ ئاودێریکردن کە بەبەرچای هەمومانەوە ڕوونە ئەم داتایە کە بڕێکی زۆری ئاوی وڵاتی ئێمە لە ئاودێری کشت و کاڵە بڵێن سەرف ئەبێ و بەکارێت. بۆیە زۆر گرنگە بیرێک لەم بواری کشت و کاڵ و ئاودێری بکرێتەوە و لە هەمان کاتیشە ئێمە کاتێک ئەتوانین بڕیار بین بۆی کە بۆی ئەم بارانەوە وشکە ساڵیمان تێپەڕانەوە کە لە فەسلی هاوینە ڕووبارەکانمان ئاستی ئاوەکانیان جێگیر بێت، ئاوی ژێر زەویمان بوژا بێتەوە واتە بیرەکانمان وشک نەبنەوە جارێکتر لە هاوینە و لەمان کاتە کانیاوەکانمان کە ئێستا بوژاونەتەوە هەتا کۆتایی مانگی نۆی ساڵی داهاتوو کە 2026 ئاوی تیا بەردەوام بێت و کارێزەکانیشمان بەمە ئەتوانین بڵێن ئێمە دۆخی وشکە ساڵیمان تێپەڕان. ئەو پۆند و بەنداوانەی کە لە هەرێمی کوردستان دروستەکرێن و بازە دروستکردنیانەکرێ بە وردی لە ڕووی ئەکادیمی و دراسە کراوە کە ئەو ناوچانە بەڕاستی پێویستیان بە گلدانەوەی بارانەوە هەیە؟ بەڵێ بە دڵنیایی ناوچەکانی کوردستان زۆرینیان شیا و گونجاون بۆ گلدانەوەی ئاوی باراناو، بەڵام شێوازی گلدانەوەکی ئەبێ بە شێوازێ بێت جۆری پۆندەکانی زۆر جۆر پۆندمان هەیە ئەبێ ئەو جۆرەیان بێ کە زۆر هاوڕێی ژینگەیە، چکە ئێمە وەکو ژینگە هەمیشە لەگەڵ ئەو جۆرە پۆندانین کە کارەساتی ژینگەی بۆ خوار خۆی دروست ناکە، چکە زۆر کات گلدانەوەی ئاو گۆڕینی ڕێڕەوی ئاوەکان ئەبێتە هۆکاری تێگیانی جۆرا و جۆری زیندەوەری لە ناوچەی خوار خۆی. بۆ نمونە ئێستێمە کاڵین قەیرانی ئاوڕوبەڕی هەرێمی کوردستان و عێراق بۆتەوە خۆ هەمووشی هەر هۆکاری نەبارینی باران نییە. ئێمە لەمایە زۆر وازەح بین زۆر کات ئێمە ئاماژە بە هۆکاری قەیرانی ئاو ئەین هۆکارە سەرەکیەکەشی ئەو هەموو جۆری بەنداوانەیە کە لە ئێران و لە تورکیا لەسەر ڕووبارە سەرەکیەکانی عێراق و هەرێمی کوردستان دروست کراوە لە ئێماکە کە زیاتر لە دۆخی هاوینە ڕووبەڕووی وشکی و کەمی ئاوی ببینەوە لە ئەو ڕووبارانی کە بۆ ئاودێری زۆر کار بەکاری هێنین ئێمە. بۆیە جۆری پۆندەکان و بەنداوەکان بەڕاستی زۆر ئەبێ بە دراسەیەکی زانستی و توێژینەوەیەکی ورد ئەنجام بیرێ کە ئەو جۆرانە هەڵبژێرین کە کەمترین کاریگەری ژینگەی لە دوای خۆی دروستەکات. ئەو جۆرە نەبێت کە ڕاستەخۆ
ژینگەی دەوری خۆی وێرانەکە و جۆراوجۆری زیندەوەری لە ناوە باو ڕێڕەوی ئاوەکە ئەگرێت لە خوار ناوچەکانی خواردخۆی. بەڵێ سەبارەت بە ژمارەی پۆند و بەنداوەکانی هەرێمی کوردستان و هەندێک جار گوێمان لە هەندێک پلانە بێ کە ژمارەیان زیاد دەکرێت. ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا پێویستە بۆ چەند هێندە زیاد بکرێەوە، پێویستە چەند بەندا و پۆندمان دەبێت ئەنجا بڵێن تەواو ئێستا ئامادەین بۆ گلدانەوەی باران. لەوانەیە ئەم پرسیارە ئەگەر ڕوبەڕووی کەسێکی زیاتر بڵێن لە بواری ئەوانی کە تایبەت دراسەتی بەنداوەکانەکەن و زیاتر ئەوان بڵێن پسپۆڕن لە بواری بەندا و دروستکردن بەنداوەکە باشترە. من وەکو لایەنی کە کار لە بڵێن کواڵەتی ئاو و دووبارە ڕیسێرکولارەتی واتە دووبارە بە گەڕخستنەوەی ئاو ئەەکەم ڕاستێکی زۆر گرنگکە لێسە چەندمان هەیە عەدەدەکانی زیاد بکەین و عەدەدەکانیش کە ئەڵێن ژمارەیان زیاد بکەین یەکێک لەو شتان نەک هەر بەندا و پۆندەکان بەڕاستی ئێمە بێ بیر لە پلانێکی تر بکەینەوە کە ئای باراناوی ماڵەکانیش شوێنەکانیش کۆکەینەوە بۆ ئاودێری و باخ و سەوزایەکان بەکاری بێنینەوە نەک هەر لە بەنداوەکان بەڵێ ڕێژی نەک بەندا بڵێن پۆندەکانمان کە من باشتر وایە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی تەندروست ژمارەیان زیاد بکەین کە ئەم جۆرە باراناوی کە بە خوڕ ئەبارێ بگرینەوە. یەک بابەتی تریش هەیە نەک هەر پۆندەکان زۆر کات فراوانکردنی بڵێن ڕووبەری ڕووبارەکان خۆیان و دروستکردنی ناوچەی زۆنگاوەکان هۆکارێکە بێ بۆی کە تۆ جارێکی ترچی بکەی ئاوەکە گل بیتەوە نێڵی بە فیڕۆ بچۆ و بەڕێڕەوەکەی بڕاتە خوارخۆی تۆ لە دەستی بێ بۆی زۆر کات گلدانەوەی ئاو هەر بریتیش نییە لە پۆند بەڕاستی زۆر کات گێڕانەوەی بۆ ئەوەی کە تۆ ئاوی ژێر زەوی پێڕی چارچکەیتەوەواتە بژانەوەی ئاوی ژێر زەوی پێ بکەی ئەمەش کاتێک ئەتوانین ئێمە بڵین ئاوی ژێر زەوی ئێمەسە زۆر دابەزیوە بۆیە ئێمە لە قەیرانی ئاوان بۆیە بژانەوەی ئاوی ژێر زەوی یەکێکی ترە لە چارەسەرەکان کە ئێمە بتوانین بیگرینە بەر بۆ ئەم جۆرە باراناوە زۆری کە ئەم ڕێژە بارانە زۆرە ئەبارێت. ناوەندە ئەکادیمیەکان و کەسانی ئەکادیمی تا چەند سەرقاڵن بەوەی کە لە ڕێی توێژینەوەکانیانەوە گرنگی بەم بابەتی سەرچاوەکانی ئاو پاراستنی ئاو وە ڕوبەڕووبوونەوەی قەیرانی ئاو بدەن لە هەرێمی کوردستان و تا چەند گوێیان لێگیراوە. لە ڕاستیە ناوەندەکانی توێژینەوە ناوەندی ئەکادیمی خوێندن زۆر ئێمە کار لەسەر بواری ئاوەکەین و نەک هەر لە ڕێی کواڵەتی ئاو کەمیەتی ئاوچکە و قەیرانانی دۆخی ینی ئێمە ڕوبەڕوویە بین ئەو دۆخە هەر لە ڕووی کەمی ئاوەکەشمان نییە کواڵەتی ئاوەکانیشمان هەیە وردە لە ناوچن و تێکەچن بۆیە ناوەندە ئەکادیمیەکان بە خۆشحاڵی و ئەتوان بڵێم ئێمە وەکو زانکۆی سلێمانی وەکو کۆلێژی زانستە ژینگەکان پرۆژێکی تایبەتمان هەم بۆ لە دروستکردنی زۆنگاوە دەستکردەکان چۆن بتوانین چۆنیش دروست بکرێ و ئاتە بەکار بهێنرین ئاوی ئاوڕەکانمان دووبارە پاککەینەوە بۆ ئاو دێری لە وەرزی هاوی نابەکار بێت و بەڵام بەڕێگەیەکی سروشتی ئەم زۆنگاوە دروست بکرێت بۆیە ئەتوان بڵێن ناوەندە ئەکادیمەکانمان ئەو هەنگاوان تێپەڕانووە ترچیتر توێژینەوەکانمان لە دووتێ پەڕەیەکان نەبێت بەڵکو بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ چارەسەرکردنی کێشە ژینگەیەکان و بۆ چارەسەرکردنی بۆ منە ئەمی کە باسێکم قەیرانی ئاوە بە تایبەتی بە خۆشحاڵیەوە ئێمە ئەو پرۆژانەمان هەیە و لە ئێستاشە هەمان ئەم پرۆژەیە لە ناوچەی بازیان بۆ کۆمەڵێک جوتیارانی ناوچەکە دروست کراوە کە یەک لە بۆکسی ئاوی ئاوڕۆکانیانە پاکرێتەوە بۆ ئاودێری بەکارێتەوە چکە ئێمە ڕوبەڕووی قەیرانی ئاوە بینەوە ڕوبەڕووی کەمێتی ئاوە بینەوە ڕوبەڕووی گۆڕانی کواڵەتی ئاوەکەشە بینەوە چکە ئەو کاتێک کە قەیرانی کەمی ئاوێتە پێشەوە خەڵکانێک ئای پاکیان بەدەست ناگا بەنابەنە بەر ئاوە پیسەکە بەکارهێنن کە ئەمش خۆی لەخوا لە دوای خۆی کە ئای پیس بەکارێن قەیراکنی خۆراک پیسی بەرهەمی خۆراکی پیسی تەندروستی و تێکچوونی تەندروستی گشتی بەدواخواهێنێ و دلیلیشمان بۆمە هەیە کە هاوینان ئێمە تووشی گێرە و کێشەی تەندروستی ئەبینەوە بۆی سەبارەت بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا کە ئێستا ئیتر ئەبینین بەڵێشتۆتە چه ئاستێک تا چەند نەتوانێت ڕۆڵی هەبێ لە با بڵێن ئەو دەستگرتنەوە بە ئاو واروەها بەکارهێنانەوەی ئاو ڕیسایکلی ئاو تا چەند نەتوانێت ڕۆڵی لەمانە هەبێ و هەرێمی کوردستان تا چەند سوودی لێبینیوە. لە ڕاستیە تەکنۆلۆژیا لە هەموو ڕێکەوە کاریگەری خۆی هەیە لەسەر پاراستنی سەرچاو ئاوەکانمان چ ئاوی ژێر زەوی بێت چ ئاوی ژێر زەوی بێت بە هەردوو ئاڕاستەکە توانێت کاری لەسەرکە ئێستا ئێمە ئەتوانین لە ڕێی تەکنۆلۆژیای زیرەکەەوە بتوانین ڕێژەی ئەو ئاوەی کە هەمان لەسەر زەوی لە ژێر زەویش دیاری بکەین بۆی کە بزانی هاوسەنگی ئاویمان و
ئاستی ئاوەکانمان لە بوارێکە لە هەمان کاتیشە ئەتوانین ئەم جۆرە تەکنەلۆژیانە بۆ هاوڵاتیان و بۆ جوتیارانیش بکەینە گەڕ. یەکێک لەوانە دانانی پێوەری زیرەک و قیمەتی ئاوە کە ئەڵێن قیمەتی ئاو بەما بەس بریتی نییە لە پارە قیمەتی ئاوکەواتە هەر تاکێک ڕۆژانە بۆی هەیە چەندێک بڕ ئاو بگا بە دەستی کە لە ستاندردی گیانە بۆی قەدری ئاوەکە بزانێ. لە هەمان کاتیشە ئەو جۆرە تەکنەلۆژیان نوێیانە ئاماژە پێبیرێت لە کشت و کاڵکردنا کە کەمترین بڕی ئاویتیا بە فیڕۆچێ نەک بە شێوازە تەقلیدیە کۆنەکەی کە ڕێژێکی زۆر ئاوسەباتە بە هۆشیاری هاوڵاتیان لە ڕووی ئاوە چی کراوە بۆ ئەمەوە تا چەند لە هەرێمی کوردستان هاوڵاتیان هۆشیارن لە مامەڵەکردن لەگەڵ ئاودا؟ هەوڵەکان هەیە بەڵام زۆر کەمە بەداخەوە چکە هاوڵاتی هەمیشە تاک وایە ئەمە فەسلەجەی بوونی سایکۆلۆژی مرۆڤە هەتاوەکو غەرامە و عقوبەیەک بە دوای بەفیڕۆدانی ئاوەکە نێتە پێ ئاراوە بەڕاستی هۆشارێکی بەرز نابێتەوە. ڕاستە لە هەموو ئاست و چین و توێژێکە هەوڵەکان هەیە چ لە ئاسی پەروەردەیی چ لە سەر ئاستی تاک و کۆمەڵگا چ لە سەر ئاستی ڕێکخراوەی چ ناوەندە ئەکادیمیەکان بە هەموو ئاراستەیە کارەکەن بۆ بەرزکردنەوەی هۆشیاری کۆمەڵگا بەڵام زۆر گرنگە لایەنی حکومی و لایەنی ئیداری ناوخۆی خۆمان کە پۆلیسی و یاسا و ڕێنماییەک هەبێ بۆی کە بکێتە بواری جێبەجێکردنەوە لە شێوازی بەکارهێنان و تاوەکو ئەو هۆشیاری کە هەیە زیاتر بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەمە شتێکی بڵێن زۆر ڕوونە لای هەمومان. بەڕێز دکتۆر ژینۆ خالی سەرۆکی بەشی زانستە ژینگەیەکان زۆر سپاس. دەستی ئەوش خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش مەمنون بژیت.